بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ ئاماری 6 مانگی ڕابردووە خاتە ڕوو کە بەم شێوەیە لای خوارەوە. کۆی گشتی ڕووداوەکان لە 6 مانگی ڕابردوودا 190 ڕووداومان هەبووە کە 152 ڕووداوی ئاگری شاخ و دەشت و باخەکان بووە، 34 ڕووداوی ئاگری بینا و دوکان و ئۆتۆمبیل بووە، 11 ڕووداویشمان ڕووداوی لافاو بووە. زیانی دارایی لە 6 مانگی ڕابردوودا 138 ملیۆن دینار عێراقی بووە. بەراورد بە 6 مانگی ساڵی ڕابردوو ساڵی 2018 کۆی گشتی ڕووداوەکان لە ساڵی 6 مانگی پێشوودا 132 ڕووداو بووە، هەروازیانی دارایی 75 ملیۆن دینار بووە. بەراورد بە 6 مانگی ساڵی ڕابردوو لەم ساڵدا ڕووداوەکان زیاتریان کردووە کە 65 ڕووداوی ئاگر زیاتر لە ساڵی پار هەبووە. لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا بەڕێوەبەرایەتی تیمەکانی بەڕێوەبەرایەتی پشکنینیان بۆ 518 شوێن کردووە مەبەستی پێدانی مۆڵەت و پێدانی ڕێنمایی بۆ ئەو شوێنانە بەراورد بە ساڵی پار کە 492 پشکنین بۆ پشکنینەکان زیادیان کردووە.